بلا چییە؟ وەرە ئەو جۆرەکەی هاڵێم کوا جۆرەکە؟ وەرە پانتۆڵ ڕەشە ئەرە ماڵا بم ساعتە چاو بۆ جۆرەکەکەم دەتخوا جۆرەکەیە جا بەقەدر جوانەگایەکە بێ دەڵێم بلا گیان ئەمە لە دەوڵە منەسێت بەخوا بە هەیکەلیا بێت چەورە ساچم چینێکی لێم و چی پارە پێ لێ سەنم ئەمە تۆ تۆ لا چای خۆتی دیوە جۆ بگرە بەڵێ پارەی باشی پێ بێت کوڕی بوو پێ نییە ئەگەر پێشی نەبوو سەی دەستی کە هە موبایلەکەی گران بەهاکانە بەخوا لەوە ناچە ئایفۆنمانە بێ 5 وەرەقەیە بکە ئێساچم یەک دەقل لێ فڕێن و تەواو هاتووەچی ئەی بۆ من نەڕۆ کورە ژێژە تۆ کەی بەکەڵکی ئەوەیەیت من بەکەڵک ئەخیر ئەمەلیە و دوێنێ نەبوو تەزبیح ئاڵتوونەکە لە دەستی زەلامێک فڕان ئێوە بوو ڕاکە چواردەوری فولکەکە و کرد هاتیتەوە بەردەمی وتی بێنە تەزبیحەکەم کوڕی کرد هەتا داوای لەبەردەکەم ئەووتی ئەو پێوتی لە باشە ماڵە لە حای زەلامە بە یەک ئەمەلیمان کە سەرکەوتون دەبوون بەس دوورا و دوور خۆتم بۆ حازرکە ئەگەر ڕای کرد بە دوامە قاچە بخەرە بەرقاچی ئەی ئەو نێڵی دوام کەوێ ئەوە باشە منە سێزاچم بۆ لێ باشە بڕۆ خۆتیت ئەم بینیت باشە ژنەکە خەمە نەبێ هەر هەمووی بۆ کڕم سەلام عەلیکم باشە بەسەر چاو لێجارە خوا حافیزە و بارانە خەریکە تەڕەبم باشی براکەم سەر چاوەکەم چاوەکەم وەڵاهی موبایلەکەی خۆم وحدەی تیان نەماوە ئەگەر عەزیەت کێشی با تەلەفۆنێ بۆی تۆ بکەم یەک دەقەم پێچێت خێر وەڵاهی باپیرم ئەمەلیاتی فتح کراوەتم نەوەکو خوێنی پێویست بێت دەی سەلامە دەبی ئیشەڵا فەرم با بۆ بکەمەوە مەمنونم ئەن ڕۆح دەست و چاو خۆش سەر چاوەکەم ئەلەو باپیرە بەڕوخسەت فەرموو باپیرە باشی فتقەکە و چۆنە حاڵ چۆنە موبایلی پێ لە وەڵڵا هەر یەک مۆبایلم پێ دەی سەلامە دەبێ ڕێکە وەحشی وەرە نەڕۆی هەڵ دیار نەما بەخوا پیاوێکی محتەرەم بوو هەر عەزیەتی نەیە نەزانی وەرچی وەڵان نەکەوتاتە شیوەکەەوە ڕێک پشتی بری توێکرد گێژانتیاچوو بلا بڵێ چەند کامە ئەمە بەخوا کومانی 5 وەرەقەیەکە بە 5 وەرەقە دەبێنە دوونی و بەرە پیاو نەبێنێت دەبێت تۆ چێڵێکە تۆ لە خۆت ئەوە چێ نامەی بۆ هات ئازیزان چی بەس دەبوو کابرا پازۆرتەکە لەوە چای خۆڵات کردەوە بووی مەپلێ ئەمە چێ پیاوە کە تەماتە و خیارە بیر نەچی بێنێتەوە بەخوا چاکوان لێ فڕات بەخۆران چی بکەیت ئەوە چێ نامەیەک کەشی بۆ هات ئەوە چیە پیاوەکە کە هاتیتەوە کەرێکی سوور بێنەرەوە ئادێتی بۆسە کاکە جان کەلەرمی سوور بۆ تێکمەیەکی سوور ئێدەکە کە مەوەکەی بیستە بینیشتێت کاکە چی بکەنەوە ئەڵم بیفرۆشین بچێت وەڵا درێنە کاتەکەشی ئەوە چ نامەی چییە کامژنە بەنامە نردن بۆی پیاوەکە کە هاتیتەوە چوار پیاوی سپی ئەتی تۆ بۆسە کاکە جان چوار پیازی سپی والله کورە بەخدا هەزەکەی جوان دەنووسیوە ئەڵێ چی بڕۆین درێنە بەخۆران نێ بەدوامە ئەوە چییە کاوە نامەیەکی کەشی نارم سنەی چی نووسی ئەمە چییە پیاوەکە گۆشت و مریشکمان نەماوە ئەرێ من نەبڕای بە قوبڕان وا بڕە ناگاتە ساڵی ترم پیاوەکە سەساجی عەلی ئەوە دانیش ئەرێوە چییەکە ئەم پیاوە چۆن ماوە هاتی چی نووسیوە ئەمە چییە پیاوەکە کە هاتیتەوە تەکسیکی شینم بۆ کڕ بۆ تەکسی شین تەکسی شینە کاکە ماکسیەکی شین ماکسی شین ئەرێمە چیە بۆ خاتی خوا ئەمە ئەڵەم چی بکەین بۆ نەچین بۆ پارکەکەی ئەودی ئێستا دەوڵەمەنی لێ نەکی بە قوربانم ناچین بۆیە ئەوەی ئەودی کاکە جانەوە ئاسایشی پۆلیسی ئەمنیەتی بە قووەتە وازێنە ئەی چی بکەین ئاخە وەڵاهی ئەمە منە باشتی چکەمان دەستکەوێ ئەمڕۆ تۆزێ خۆخسەکەی تۆ یەک شوێنی گەمداناوە بەردەم مزگەوتەکەی ئەو بەر لێ بڕێن چی ئاخر سەیری من هەچ کەسێکیش مان بینەوازان پیاوێکی دیندار و ها جا تو شەرەف دیندار ئاوا هەیە لالوتە بۆ بە قۆخ ناچێ نەزان خۆی زۆر جوانە ئەلەم چی بڕێن با بڕێن کاکە درێنە وختیوە با بڕێن باوکەڕ و نامەیەکی کەشینە بەشەرە ئەمە بەقوڕامە بڕا جوابێ چاڕانی گوڵە بە ڕۆژە و فندق ڕێبیر نەچێت ئەدی بۆ کاکە ژان فستق براکەم فستق وڵی ڕازەکەی بڕۆین با بڕێن کاکە درێنە جارێکی نردو و ڕووی بابم ڕەش بێگە بیخوێنمەوە هەرمە چیەی هاوارم ژنە ئەم پیاوە چۆن ما بەدەستێەوە با بڕێن کاکە بڕۆین با بڕێن بڕ
خواهستم من وقت ما ببدأ منواني تقابل استا وقت يا وما گوڵە گیان گوڵ و دڵ گوڵەکەم چۆنی هیچ باشنی برو بوو ليت بردم بتواو ئەرێم زوڕە لە چێ خۆتۆ بەیانی ساغ بووی ژنەکە بواکەی باني روي تواو چێ ژنەکە چی ڕێی بۆ خاتری خۆ ئاتۆ دەستم بەری ئەها چ دیارەکەم بۆ هێناوی سیرکە لا حرامة کچێکی حرامە ژنەکەی تۆ ژنی من نیت تواو ئاخ بۆ سەبەبەکەیم پێ بڵێ دون بموبايلك ونعمل ومن انا الطلاق معي چۆن دڵمێ تەلاقێ من بەخوانی نۆچێکی بە هەموو دنیانەم نامەیەکی یادی پیشانم بە بەڵێ گوریسی قوداوە کۆرە یەڵایەکە یەک بەکری قوتایە بەخوا تابانی بە دیارە وەس من حاڵم شڕا بۆ نەخۆشی نەوەڵات تەنگاوم ئەرە من نەبڕایەوە کاکە عیب ناکەی لە کاتی ڕاوە هێنیە وەڵڵای منە تۆ خراپتم خەیگە میسڵام نەتەقێ یەک دەقم پێچ نا یەک دەق السلام عليكم شلون باشا؟ بلاش تجي بطاقة كاكا وڵات چاوەڕێ پاسێن باس؟ باس مالي باوکەڕۆ چۆن ڕاکە شروواڵەکەی لە عەرزا بکەچی و کەنغێرە ڕاکە ئاگاو لێ ئەرە بۆ شەڕواڵە بین گوت ئەرە بۆ نەوشە شەڕواڵش بێنم با بە شروواڵێ بە 2,000 ئەها خوازانێت تایە ئەڵێم بلە جا ئاقلانی ئەڵێم نەوەکو کابرا بێ بەسەرا ئەی بەمە ماڵەوە سبێنە بە ئیسرا حتا نشین چی تابوو تەوزیعەکەی وەکو برا بۆ ماڵی خۆتان نەوەڵای بوو نایی بە من میوە و ماڵەوە هیچ ئیسفادێنی دانیشت دەدانشت نێت نا چاکمان لێ برد ها بەک وەڵا الراوست ترى ما بيك مواني أبدا بقرار رواني ئاها تۆ جۆ بگرێ واز لەم لوشکە بێنە ئەمە بەیانی دوو هەتی وم بینی وەدی تخوا زەحمەت نەبی ئەو مۆبایلەمان بەرێ وەحدەمان پێنەماوە تەلەفۆنێ بۆ باپیرێکا تووشی فتق بووە پێغەمبەر تووشی سەرەتانی فتق بێ باشە ئەمە ئەوانن ئەو نامەیان نەردۆجینە من چۆن دڵمێ تۆ تەلاق بەم دە تۆ ژۆ بگرە سیرکە چیە موبایلی توێ نەخی کاکیژانی منی تۆ ئاخر هی من ئەو جەڕەسە نییە بە قوربانیەکەی میزۆ جەڕەسە نییە هی کابرا نەبێ کە لێمان دزی ئێتە چواری بەرەوە وەڵا ئەوە جوابی نایە جوابی بەرەوە کاکە ئاخ بوو کاکە بەشمان مەخوای بڵێ وەرم بایرەکەتان لێکردمەوە ئەی چی جوای دە باشە ئەڵێم لە چەند کەمتر دانەوە بڵێ 5 کەمتر نییە باشە هەلو من مۆبایلم مایتێ تەلەفۆن بۆ باپیرێ بکەیت تووشی فتق بووە یا بچی ئاگر بێ لە ماڵەکەی من وەرە بابە تۆ ژنە هەتا یەک سەعاتە مۆبایلەمانێ دزی 2,000 نامەی نارد ئەوەم ئەوێ ئەرێ ئەوە ژنەیە دارکوونکەرێتەوە هەتا کاکە تۆ هەقی بەژنی منەوە چییە پەنجەیەکی بە هەموو دنیانەیەم باشە یەخوا داوەچێت وەڵڵاهی بێشکاتی پۆلیستان لێ بکەم دار بم بە ڕۆحتانە وەڵام من دوو تەلاقم خست و بلەش دانەیەکەوە هەرسێکە وەرەدا بڕە ئەوە چی بوو ئەڵێ بۆ ژنەکەی منتان تەلاقاوە کوارە بەس باشی پێ بەس کاکە تۆ بۆ نایمێنی ئەیدە خۆناوی خۆم و تازە و باشتە کەس فەرمین کاکە بلە مردم $10 بۆن لەو بۆنە شەرفم احتیمالە 50 وەرەقە بێدا ئەمە 25 دێمە یەکسە بڕۆماڵەوە نەمامە ئەی بۆم پازێنێن بە تۆ ئەو بەبم ئەزانین تۆ سەیەکە بلە تۆ گێژی داخل لە حسابات نازانین من گێژ چیمان دەستکەم ئەوە ئیش ئەی بۆڵێن کاسپی نییە ئەو بە کاسبیش ئەمە چیە مۆرەقەیە عادی بخێنەوە وەرە $300 بەخوا لەوانەی ئەو ڕان ڕقم پارەکەی لەسەر بێ ئەمە عادی ڕاوەستە ئەمە چیە خودایە پارەکەم بە تۆ سپاردووە بیپارێزە
بەداخەوە هیچ بۆ ئەبێ پارەکە بگێڕینەوە نانایگەڕینەوە کورە بابە ئێمە دزی پارەین دزی بیر و ڕاو مەبدە نین ئەبێ بیگەڕینەوە میگەڕن بۆی گەڕینەوە کوڕە نایگەڕیتەوە یەک دقە چیەکەوە تەلەفۆن بۆ پۆلیس نانە کاکە مەیکە نانە کاکە مەیکە تووڕابە قڵبە کوڕە پۆلیسە زەحمەت نەبێ وەرن بۆ پارکە سوورەکە ئێمە دوو دزین پارەمان دزیوە فەرم وەرە خۆمان تەسلیمەکەین